پێشەمۆ بێدرێن خۆش جارێکەدی دیگەهینە دیدارە بینەر و تەماشەوانین کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا و هەروەسا کەناڵی NRT. و شەو باش بینەرانی هێژا من محتەبەر شێروانیم. لە بمەرنامەیەدا گفتوگۆ لەگەڵ بەڵێزی عێراق لە ئەمریکا مانگرتنی چالاکوانێکی خەڵکی کۆبانێ لە ناوەڕاستی شاری واشنگتن و هەروەها ڕێکخراوەکی مرۆڤی هۆشداری لە ناوچوونی کەمایەتیەکان لە عێراق دەدات. لە کوبانێ شەڕڤانên کورد û ملیتانên dewlel îslamiyê şerrîngiran lê dijî hev dikin rûgirtina rendekên bakûra bajar. وەزارەتی بەرگری بریتانیا ڕایگەیاند فڕۆکەی بێفڕۆکەوان و زێرەوانی هێزی ئاسمانی پاشایەتی بە زووترین کات ئەرچی کۆکردنەوەی زانیاری لە سووریا ئەنجام دەدەن. بەم شێوەیە کردارەکانی بریتانیا بە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی لە عێراق فراوانتر دەبێت. لە هەماندەمێ کو حکوومەتە پڕانیا شیعەیان لی عێراقی شەڕان لە دژی ملیتانên ئیسلامی دیکن دێ تەقینا بۆمباندا لە بەغدای و لە دۆروبەری نوێژی ئیرۆ سێشەم 19 کەس هاتینە کوشتن. سەرکۆماری ئێران پشتگیری وڵاتەکەی بۆ عێراق لە شەڕ دژی گروپی دەوڵەتی ئیسلامی دووپات کردوتەوە. بە پێی ئێرنا حەسەن ڕوحانی لە تاران بە سەرۆکوەزیری میوان حەیدەر العەبادی گوتووە هەل لە ڕۆژی یەکەمەوە ئێران پشتگیری بەغدای کردووە و تا 2 ساتیش دەیکات. سلاڤین دووبارە گەلی تەماشەوانên هێجا دیگەل پەیامên گەهاندنا çek û alîkariyên dî ji bo şervanên Kurd li Kubanê bi firokên Emerîkî Tirkiye dibêje ew alîkariya Kurdên Iraqê dike derbasî Sûriya bibin û alîkariya YPG bikin di şerrê dijî militanên dewlel İslamiyê de li Kubanê. Kobani içinde تورکیا دەڵێت یارمەتی کوردەکانی عێراق دەدات لە پەڕینەوە بۆ سووریا بۆ یارمەتیدانی شەڕوانانی کورد لە شەڕی دژ بە پێشەوەچوونی میلیشیەکانی دەوڵەتی ئیسلامی بەرەو کۆبانی. Kobani içinde ئەم بەتەمامی لەگەل کوالسیۆنە دەربارەی کۆبانی هەفکاریە دەکەن. ئەم دخوازن هەموو ڕەنگێن گەفەیان ژێ هەرێمێ وەرن هێلانین و دەوێت چارچەوەیەدا ئەمبەرێ خواددن ئالیکاریا لەشکری و بژیشکی ژالیە براین مەیەن کوردێن عێراقێ بۆ بریا فرۆکێن ئەمریکی هاتن گەهاندن بۆ وان گروپێن کۆ بەرەوانیا کۆبانی دەکەن. بریارەکە هەڵگەڕانەوەی لە ئامادەنەبوونی لە پێشدای سەرۆکۆمار ڕەجەب تەیب ئەردوگان بۆ چەکدارکردنی شەڕکەرانی کورد لە سووریا. ئەردوگان ڕۆژی پێشتر بە پەیامنیرانی وت شەڕکەرانی پێشمەرگە هەروەکو پارتی کرێکەرانی کوردستانن یان پەکەکە کە تورکیا و وڵاتە یەکگرتووەکان کە وەکو گروپێکی تۆریستی تەماشا دەکات. کاربەدەستانی وڵاتە یەکگرتووەکان وتیان واشنگتن تێدەگات لە نەگەرانیەکانی درێژخایینی تورکیا سەبارەت بە پارتی کارگەرانی کوردستان بەڵام هەردوو وڵات ڕۆبەڕۆی دژمنێکی هاوبەشن کە میلیشیەکانی دەوڵەتی ئیسلامیە. وڵاتە یەکگرتووەکان دەڵێت چەک تەقەمەنی و کەرەستەی پزیشکی لە کاربەدەستانی کوردیەوە لە عێراق لە ڕێگای فڕۆکەکانیەوە بۆ شەڕکەرانی کورد گواستوێتەوە بۆ بەرگریکردن لە کۆبانی. فەرماندەی ناوەندی وڵاتە یەکگرتووەکان لە ڕاگەیاندنی فڕێدانە خوارەوەی کەرەستەکان وتی باری ئاسایش لە کۆبانی هێشتا نازۆکە و هێشتا شیانی هەیە بکەوێتە دەستی جادیستەکانی دەوڵەتی ئیسلامی. فڕۆکە بۆمبهاویژ و شەڕکارەکانی وڵاتە یەکگرتووەکان فەرەتر لە 135 هێڕشی ئاسمانیان لە کۆبانی ئەنجام داون. لەشکری وڵاتە یەکگرتووەکان لە ڕۆژ یەکشەمە وتی هێرشەکان بەرەو پێشەوەچوونی شەڕکەرانی دەوڵەتی ئیسلامی هێون کردوێتەوە و سەدان لە میلیشیەکانی کوشت. بەڵێ مەتەبەرە کوتوری بینیژی بیر و باوەڕین جودا جودا هەنە لەسەر مەسەلا کوکانی تورکیا چ دیکە چ ناکە لەسەرڤێنا و هەر شەڕی کۆبانی بگشتیژی بووە بابەتێکی گرنگ ڕۆژنامەی ئەمریکیدا ڕاگەهاندنە ئەمریکیدا تەلەڤیزیۆنێت ئەمریکیدا بۆ نمونە ئەگەر ئەم بەحسی هەندێک پرینکار نیویۆرک تایمز چ نویساندیە باسی گۆڕینەکە مەزن دەکا گەرچەندە دراپۆری دەژیمە بهیست و تورکیا هەڵوێستیوان جودا بەلکی نەدیگەل هەندێنا ئالیکاریە بکنیان نەکەن لێتی دبینی نیویۆرک تایمز بەحسی گۆڕینەکە مەزن دەکات دی مەسەلا ڕێبازە تورکیادا بۆ مەسەلا کوردان دبێژەژی و ئەڤێژی ڕەنگڤەدانە فشارێکە مەزنە جیهانە نفتێتەوەی یان کۆمەلگەها نفتێتەوەیە لەسەر تورکیا لەسەر وڵاتین دیژی بۆ شەڕی مەسەلا داعش و مەسەلا ڕێکسێکە تیرۆریستیەکە گەلاکە مەزن دە هەرێمێدا سەر هەلدایە. بەڵێ دەخیل بخۆت زانیری هەوڵی ئەمریکا لەو هاوپەیمانەتیە پێکەنانی هاوپەیمانەتی هەموو ئەوەیە کە داعش هەڕەشەیە لەسەر تەواوی جیهان. جا دوایش بۆ خۆ دەزانی هەر وڵاتەی کە بەشداریش بیتن نیگەرانی تایبەتی خۆیەوە تورکیاش بوو بە مای ناومێدی زۆر لایەن کە بەشدا ینی هیچی نەکردو بۆ کۆبانێ بەوە تاوانبار کراوە. باسی نیویۆرک تایمزت کرد بە خۆتان دەزانن کە وەزیری دەرەوەی ئەمریکا کوتی دە نیگەرانی تورکیا دەگەین بەڵام
ئەویش ئەلبەتە لە پەیوەندی بە مەسلەی پەکەکەوەیە بەڵام کوتی ئەوەی کە ئێمە دەبی بزانین کە هەوڵمان داوە هاوپەیمانی پێک بێنین بۆ لاوازکردن و هەروەها لە ناوبردننی داعش ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی جا لە بۆیە ئەوە زۆر لامان گرنگە کە ئەمە چونکی هەڕەشەیە لەسەر هەموو جیهان نکتامس دبیژەژی و ئەوە مەسەلا نەبەس ئەوە تاقیکردنەش بۆ حکوومەتە ئۆباماجی مەسەلا سیاسەتاوی و کاریوی هەلبەت ئێوی فەرمان دایک و وان کریارە بکە بۆ مەسەلا شەڕێ داعش ئەگەر ئەم ببیسینەها ئیرۆ وەزیرێ دەرڤەیە تورکیا چاویش ئۆغڵۆ گوتیە تلڤیزیۆنێکە تورکی هەفڕێڤین دیگەن و یاتی کردنا وی بەحسە هەندێکی دەبێژی هەتانە هاژی مەسەلا دەربازبوونا پێشمەرگیان بۆ کوبانێ نەبووە و هەتانەهاژی دامستاندنا دیکن و یعنی گومانە دێخە سەر هەندێژی و دیسان دەبێژی مەسەلا تە گوتیژی مەسەلا گومانە تورکیا و ئەوە پەیەدێ چاتی تێدیتن ئەوژی وەکو پاکێکی و پاکێکی و پەیەدیژی وانە وەکی ڕێخستیان تیرۆریستین وەکە داعش دادنین لە تورکیا ئەوجا هەلوێست گەلک ژێک جدانە بەڵێ لە کۆبانێ شەڕ نێوان شەڕوانانی کورد و هەروەها ملیتانی دەوڵەتی ئیسلامی بەردەوامە بە هەزاران کیلومتر دووری وێ لێرە لە ناوەڕاستی شاری واشنگتن چالاکوانێکی خەڵکی کۆبانێ دەستی بە مانگرتن کردووە مستەفا محەممەد لە 1990 تا 94 ئەندامی پەرلەمانی پێشووی سووریا بوو هاوکارم دەخیلی شەمۆ سەردانی بەڕێز محەممەدی کردووە و هەروەها ڕاینووسەرێکی ئەمریکی چیس وێنتەری وەرگرتووە کە شارەزای کاروباری کووردە دەخیل دەگەڵ کاک محەممەد چت باس کرد پێی کوتی کە بە دروستی ئامانجی لەم مانگرتنە لە واشنگتنی پایتەخت هەلبەتە مەتە بە ڕۆژێکە خۆش بوو ڕۆژ دەرکەت بوو هەنێک ئەوەر هەبوو نەگەرم بوو نەسار بوو لە پارکێکە گەلک جوان و نیڤا واشنگتن دبیژن دوپان سرکل کاک مستەفا ڕوونشت بوو وی گرەڤاخوا دەست پێ کردیا بە ئالیکاریە هەندێک هاڤالندیک و ئەو دێت فیلمیدایان راپۆرتێدا بێتە بێنە دیتن ئەو خەڵکنا هەلبەت وەکو تەگوتی مەسەلا ئارمانجاوی گەلک ئارمانجا خۆش بۆ خەڵکی دیژی دەگوت ئەو کەسین کو دەهاتن دبۆرینجی ئەگەر دەمێوان نەباکو گوهێ خۆ بدەنێ وی کاغەسەکە نویسی داوانە کە ئارمانجاوی چیە بەڵێ ئەم پێک بەرێ خۆ بدن وێ راپۆرتی بزانین کاک مستەفا ئارمانجاخوا یا مانگرتنی چاوە نیشا خەڵکی دەدا ئەم داکەتن وێ گرۆڤدارا برچبوونێ ji بووی کۆبانێ خواستەکە ئەمێ سفتح ئەم دەخوازن ji کۆبانێ ئێ کۆژبەر بووی هەموو ئالیکاری بگێوانە ئەو ئالیکاریە چ عیلاج چ جیوان چ قارنێوان چ ئاو و دییا ئەم دەخوازن شەڕژوانێک و دەخوازن کوردن هەموو ملی دەرباسن کۆبانێ بچەکان ئالیکاری بکەم شەروانی هەندرا دژی داعش ئێسیسیا ئەم دەخوازن جواتە نەتەوی ڕێبەریا ئەمریکا ئالیکاری چەکان درست دیرەنگ بە شەروانی هەندر کۆبان را بگینن و ئەو شەروانی کۆبانەکانن بەرخۆدانەخوا بلند بکەن دژی داعش چما اون نور لوی میدانی ڕوونشتنە چما اون لێ پێش کۆچکاسپی یانژی لە پێش وەزارەتە دەربەیە ئەمریکی وێگرە وێ ناقیج بۆ فتر حکوومەت یان کابینەکسن حکوومەتی ئاگاداری وەک ئیجازەت داوان gelek jiyan leva ciyan berî caj me derket ew cajê heta derketî bi şurûta bu em çar el vir dikin sêr el derê dikin çar sevedger vir dikin yanî dixewînê risqetê bi giravê birçîbûnê ku sebe heta êvara merî berdewam bike rojê niha li wan şidêsî çekî zehmetkişê xwe Tu çend roja bikaribî zad nexî xwe birçî bêrî îcaza me da sir roje lê em ê bibînin birçî و ئەمە دەنگ و هێرسێ کۆبانێ بگن ئەمریکا و ڕێبەرێ ئەمریکا حتا کۆبانی ڕزگار بەش داعش باشە چما تو بتنی چما خەڵکی دی تەڕەنینە بەلکی ئومدی هەیە گەلک خەڵکی دین سێرۆژین تەب ببن لێ مە ئۆفیسا ئەکن مە قرار ساندێ ئەمە برشبوونە دەبنە حتانی کۆبانی ڕزگار ببێ و ئەوێ کۆچبەر بووی بە ئالیکاریا جواتە نەتەوی ئەمریکا vegeren cêxwe û kobanê lêkin. Başa tu ciş xelkî Amerîka divê ku ev xelkî Amerîkî te dibînin tu li vir rûniştî û tu dibê jî ez ê ji kobanê ra xwe birçî bêlim yan ez ê bi rojî bim zat naxwim ji kobanê ra xelkê li tên cem te yan te dibînin tu ji wan re dikarî çi bêjî. Xelkê Amerîka ku tên cem me çil çavê xelkobanên dikevin dibîzin tebe niyôz û reklamê Amerîka gîl ser kobaniye nas dikin gelek dibêjin good luck yani şansekî baş wera û derd û êşê kobanê gudar dikin
و دخوازن آلیکاری کردارا بکن بالاخص برخوادان کوبان را بکن شروان کوبان را بکن و قال لك دل وان ده هي امريكا ديركت شروان کوبان را دست بکن امریکیان هناك آلیکاری چک و آلیکاری گهاندنا کوبانی گهاندنا شروان کوبانی جويرات چد بيجي افغاوی امریکا به آلیکاریا هریم کردستان او چکانا به بالافران گیهاندن هندر کوبانی گیشن دستن شروانان او گاوا مزنه هیویا مهه او کوبانی دریا آلیکاریا جوات نتوی بريبر امریکا بحموش رجوان سوری را بکن کو ام بخنن بکن کو داعش بكيفه وبشكي واي وقت داعش هندر سوريا نمنن وبيران بري خبدنا النظام ام بيشتا شورش بسر كيفه بو ريجيم ديمقراطي وازادي سوري تشبه وكافي انه ملت كل هولت نویندا دخوازه جیان به جوات خوا وكافي وكملت رجلات نوین بردوام بك قرن به اینجا ساید نبه ام هیویا مهک امریکا آلیکاری کردارا بك بالاخص کوبان بك وكوبان كان به وگر وار ملک خو وگر عرض خو کوچبر بوی از کانم برشی ببینم حتی کروجا کوبانی آلیکاری مزن بیگ و رزگار ببه چه قصر درش که از ببینم حتانی وجد دومه تبي في عندي ديكي كويا كده هوارة تورا يك شورا يك بيجام تاجي كار بدسين أمريكي تشتغل بيجا يعني داخوازي جتبك كنتو غرفا خوا راوستيني هيفيا ما هيك كونغرس سنتوران ورن دست بدن ما و ارمانجی ما پیک بینن و آلیکارا خورد هندر کوبانی رزگار به و دم مسکن تو آویجی نبخویان تنی زاد نخوی ورکن آوکی امریکا آوکی ویتامین تدا هنه تنه ودخون او جوه آویجی رو نیف کاسه که تنه خطبی دکتر گوتی لازم بخون دکتوری تا چی گویی تا بسیار دکتوری خون کریه کتو دکتوری گرفتن برشوبن الودر که گوتی اگر تو آوه و نخوی ام ترا آلیکاری نکن او آوار روی ام نیف کاسه که بخون که او دکتورا نف درجارو که برای سری کلمه بخینه ود مشهود به چوار نابه جبو فیزیکی باشا اكاكي محمد ما تخاص بزانين كا او كومبونين كل هرما كردستاني ببون بارتين روش آفا بارتين كردي لروش آفا قهابون هف وتشوي نازاني انجام وان كوبونا تشبون بري حفتاكي ابو ششرونا هيروريا حفتانا بارتي كردي ب لدهوك هاجشتن هفدن مجلس نتوي كردي وتفدم وقفتقو بهفرا كرن سرتشت خالي درج كنو درج بهفرا سنه لحتى هيرو نجشتن تا انجامانا هيبيا مجوه جون هي هيبيا ملت كرد خاصا قهرمان كوبان حتى هيرو برخد داعش وانه هيرو دم شورشه بزوتر الهف بكن زوتر كشتون قوتك وهيزك وارمانجك زوبكن كوباني كوكانبن كوباني بسركبه هيرو وقتا شر نه وقتا گفتگو و درجن که امر هف بکن الهف نکنی هیرو هیبیا ملتی کوبانی هی کو او تشتاب سر که هیبیا میجی هی کو بدست خوب زوب هفدن تشتی کو سر هم نکری برا بین بیرا شوا بزودتر شروان و چک هندر کوبانی و هندر کرد سوری گنی کو کانم بر خوب بدن دیجی داعش باشا بارتين سياسيان كردين بارچين دين كردستاني چي هيوي جواناتي كرين هیرو پارچه بچوچک دیروکا کردستان و گلک آلیکاری چه به مادی چه به معنوی چه به انسان خواه چون شر کرن دیجی لسر وا خاکی پارچه دین دیجی نیارن لی هیرو پارچه چو کتی خطره کی پر بنزن و بلنده قرکرنا ملت کرد لوی پارچه چو کتی کرنه هیوا مهج هر سه پارچه مزن کو دستی خو مدن آلیکاری همو هر تشتی مرة بكم كأمكالون سر خاك كرسانة بتشوجك بمينن سر ويا خاك برخا بدن وجيان بكن روجن بيشتا شر كردان لديجي كومالا دولة الإسلامية بتايبت لكوباني جهة جرين قرتيا دراغهاندنا أمريكي دا لدمي غرافا برچيبوني يا چالكواني كرد كوباني مصطفى محمد روجناموانكي أمريكي جيس وينتر پشتوانيا خو جيرا ديار كرو گرينگيا گرافين كردان جبو دنگي أمريكا وصا شروع وكرن از دبینم افتشتکی گلکی گرینگه نها 4000 کس لترکیه کتن ناو گریوا برچیبونه ده
لە ئەوروپاژی کوردان دەست bi vêyekê kirine ji bo piştgiriya Kobaniyê. Bawer dikim madem niha têkoşîneke leşkerî li Kobaniyê heye, divê çalakvanên civaka sivîl jî hêza xwe nîşan bidin. Ne tenê ji bo Kobaniyê, lêbelê ji bo hemû şoreşa Rojava. ئەری ئەو چاوە بەرێ خۆ دەدەتە ئالیکاریە فڕۆکن ئەمریکی گەهاندینە ڕۆژئاوا؟ Ev bûye 2 sal Tirkiye Kobaniyê û deverên din yên Rojava do pêçkiriye. Helbet Amerîka jî naxwaze tişt li wê deverê ji bin kontrolê derkevin. Ji bo prosesa aştiyê li Tirkiye giring e ku Kobaniyê nekeve destê Daeş. Ji ber ku Kurdên Tirkiye pênasînê bi sînor nakin û Kobaniyê wekû bajarekî xwe dibînin. Lewra giring e ku siyaseteke zîrek li vir were lîstin da ku Tirkiye û PYD bi hev re şerê Daeş bikin. جیسوونتر چەند گوتار سەبارەت ڕەوشا کوردان و بتایبەت کوبانê nivîsandine. Eger Amerîka bixwaze Daeş têk bibe, ez dibînim ku YPG fakterekî giring e di vê yeksaneyê de. Kurd bi giştî bi ser Amerîka vene. Ti hêzeke şer li ser erdê ji YPG baştir nîne. Ew birêkûpêkin û birêxistinin jî. Wan her wiha piştgiriya gelêrî heye. Helbet hindek problemên wan li gel Encumena Niştimaniya Kurd de enekese hene, anko li navbera PYD û wan partiyên ser bi barzanî ve. Di dîroka Kurdan de, rikaberiya li nav partiyên siyasî jî tiştekî mezin e. Îca divê ev yek were çareserkirin. مستەفا محەممەد قسە دەکرد دەخیل ئایا پرسیار لێ کرد کە بە چ ڕێگایەک گوێ لە دەنگ و باسی کۆبانەیە چونکی ڕووداوەکان بە خێرا لە ئاڵوگۆردانە ئایا کەسی هەیە کە وەکو پشتیوان دایمە دەنگ و باسی کۆبانشی بۆ بن ئێستا ئەو کە دەمانگرتندا کاک مستەفا مەبەست کانی غولام بەڕێوبەری تۆڕی ئەمریکا پەیوەندیەکانی کورد و ئەمریکا ئەو شتەی بۆ ڕێخستووە و دەستوریش بۆ وەرگرتووە لەوێ هاتوچۆشی دەکا لەگەڵی بوو لە ڤیددیۆکەشدا دیار بوو هەندێک خەڵکی تریش کوردەکان هەندیسان هاتوچۆی کاک مستەفا دەکەن وەکو خۆی گوتی تەنها ئەو شوێنەکەی لەوێ دریا ئاوی داوە ئاوی هەیە ئاوەکەی دەخوێتەوە و تەنهاوەیە بەڵێ پشتیوانیشی هەیە و کاکانی بۆ ڕێخستووە ئەم بچین بهێنڤدانێکی دیسان ئەم ڤەگەڕینە ناو بابەتین خوا. ڕاشکاوانە لەگەڵ دەنگی ئەمریکا باڵوێزی عێراق لە ئەمریکا باسی ڕەوشی ئەمڕۆی وڵاتەکەی دەکات لە کاتێک شەڕی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی پێشتر ناسراو بە داعش دەکات. باڵوێز لوقمان فەیلی دەڵێت کاتێک هێزە سەربازەکانی ئەمریکا لە 2011 عێراقیان بەجێهێشت عێراق گرفتی ئاسایشی هەبوو و هەروەها داعش شتێک نەبوو کە لە ناکاو سەر هەڵبدات. ئەو دەژڵێت گرفتی سووریای دراوسێش ئاڵۆزەکانی عێراقیان قوڵتر کردوتەوە. لە دەمێک و ئەمریکا و هەفپەیمانên شەڕێ دەولە ئیسلامیە گرانیاخوا لەسەر ڕاگرتنا ملیتانên vê کۆمەڵێ لە کۆبانی دادنێن شارەزار لە ئەمریکا هۆشداری دەدن ji navbirina vê komalê dê bi zehmet be. Balwêzê Iraqê li Amerîka Luqman Feylî ji bo dengê Amerîka şîrove dike ka çima ji navbirina wê rêxistiyê bi zehmet e. ئەوی ساکار و سەرەکیەوەیە کە داعش یان ئەلقاعیدا وەک شەڕی ئاسایی نینە کەوا بوو هێرشێک بۆ سەر ناوچەیەک نییە زیاتر تێرۆرکردن و ئێعدامکردنە و هەر کەسێک کە لە حکوومەتدا کار دەکات تەنانەت ئەگەر ئەو کەسە دوکتوریش بێت ئەگەر ئەوان بە شێوەی کردەوەی خۆکوژی هێرش بکەنە سەر نەخۆشخانەیەک ئەوە چۆن دەتوانن پارێزگاری لەو شوێنە بکەن ئەوە دەبێتە هۆی خۆڵقاندنی ناسەقامگیری ئەوە لایەکی لایەکی دیکەشی ئەوەیە کە ئێمە وەک حکوومەت لە گەشەپێدان و بنیاتنانی وڵاتدا ئەزمونێکی ئۆتۆمان نییە و تازەینە ساڵی 2023 زاینێ تەواوی ئەو وڵاتە ڕووخا تەنیا هەر حکوومەت نەبوو ئاسانتری بەشی ئەوە سەر لە نوێدانانی حکوومەت بوو بەڵام داخوا خەڵک وەک کولتور بڕیاری قانونیان هەبوو داخوا ئێمە سیستم و بەشەکانی ئاسایشمان هەیە کە لە نیویاندا حکوومەتیش دەگرێتەوە بێگومان ئێمە لە هەریمێکی تاو نادیموکراتیکین و
مانای ئەوەیە کە دموکراسی بابەتێکی تازەیە و لەلایەن دەسەڵاتدارانی هەریمەکەوە بەکار نهاتووە. دیارە دەگەل پێشکەترین کۆمەڵا دەورە ئیسلامیە لە چەند مەهێن داوی لەشکری عێراقێژی بە ئاوایەکی کاریگەر نەشیایە ڕووبڕووی وێ ببە. The country itself is going through transformation. وڵاتەکە خۆی بە ئاستێکی گۆڕاندا تێدەپەڕێت کە خەریکە گۆڕانی بەسەردادێت. هێزەکانی ئاسایش لە پەرەپێدان و بەرفراوانکردنەوەدا لەشکرەکە لەسەر پناغەی ئەو پلانە بوو کە تا ساڵی 2020 ئامادە دەبێت کە بەرگری لە بەندەرەکانی خۆی بکات. ئێمە بێگومان بە قۆناغیدا تێدەپەڕین کە گۆڕانێکی زۆر بەسەر بەشەکان و یەکەکانی لەشکریدا دێت، بە تایبەتی دوای مەسەلەی بەندای مووسڵ لە نیوەی مانگی جووندا. بۆیە سەرۆکوەزیری نوێ هەر پێشتر هێندێک بەشەکانی خزمەتی سەرەتایی لەشکری لە وەزارەتی بەرگری و بەشی ئاسایشدا هەڵوەشاندوێتەوە و سەر لە نوێ دان دەمەزرێنینەوە. ئەوە کات دەگرێت ئێمە لە گەرمەی شەڕ لەگەڵ داعش داین. بۆیە ڕەنگە ئێوەش هاوڕابن کە هیچ وڵاتێک لە دەمێکدا تووشی شەڕە گۆڕانێکی ئەوتوی بەسەردا نایەت. ئێمە کاتمان پێویستە ئێمە ئەو کارانە بەپێی نیازمان بکەین و بەپێی بنەماکانی دیموکراسی واتە بەسەرڕاگەیشتن و پارسەنگ ڕاگرتن بچینە پێشێ. ئەوە مەسلەیەکی سەرەکیە. مەسلەی کێشانەوەی سەربازانی ئەمریکا بە هەر ئەستانداردێکی ئەمریکی و یان عێراقی بێ، ئەو کات ئێمە توانای باشمان نەبوو بەجێهێشتنەکە لە پەناڕا بوو و توانایی ئەومان نەبوو کە پارێزگاری لە سنوورەکانمان بکەین و توانای بەرگریشمان نەبوو. دۆخی سووریا لە پەناڕا سەری هەڵدا. ئەو دۆخە نالەبارەی کە لە سووریا ڕووی دەدا سنوورێکی پان و بەرینمان پێکەوە لەگەڵ سووریا هەیە کە بەواتەیەکی ڕوون سەرچاوەیەکی یەکجار زۆر هەڵدەگرێت. ئەوانە هۆکارن کە ڕۆڵ و نەخشی خۆیان دەجێڕن. هەروەها لە بیرتان بێت کە سیاسەتی نێوخۆیش ڕۆڵی خۆی هەبوو کە نەمانتوانی کۆدەنجی لە نێو لایەنەکانی خاوەن بەرژەوەندی ئێتنیکی و سیاسی پێک بێنین کە لە یەک دەلاکاوە چاو لە مەسەلەکە بکەین. ئەو جۆرە خوێندنەوەیە و بیری جیاوازوای کرد کە ئاستەنگ لەباری سەروەری و یەکپارچەی وڵات پێک بێت و داعشش گرفتێکە. پرسا پرچەکردنا شەروانên xwecihî li Iraqê li ser astên navxwe û derveyên Iraqê hatiye behskirin. Serokê Amerîka Barack Obama bixwe li demê ferman dayê hêrîşên firokan li dijî Daeş li Iraqê پرچەکردنا شەروانên xwecihî bi navê nobedarên niştîmanî anî ziman. There is currently a version going to the cabinet to be approved for it to go to the لە ئێستادا بەرنووسێک هەیە کە بچێتە کابینەوە بۆ ئەوەی پەسەند بکرێت پێشەوەی بچێتە پارلمان. بۆیە هێندێک کار ئەنجام درراون. ئێمە چاو لەوە ناکەین دۆخی هێزی ئەلساحوا سەر لە نوێ ساز بکەینەوە. ئێمە زیاتر چاو لە خزمەتە سەرەتایەکان و دامەزراوەکانی سەرەتایی ڕێکوپێک دەکەین کە کەسانی شارەزا و کارامە مەشقیان پێ بدرێت نەک ئەوەی سەر بە شێخەکانی عەشیرەی بن، بەڵکو ڕاپۆرتی خۆیان بە حکوومەتەکانی خۆجێی بدەن و ئێمە چاو لە چارەسەری دائیمی بۆ ئەو پۆستان دەکەین. دەبێت زیاتر سەقامگیری و بەردەوامی بەدووادا بێت. قانون دەبێت جێگای خۆی بگرێتەوە و وەک مەسەلەکانی خانەنشینی، موچە یان بودجە چارەسەر بکرێن و هەروەها ئەرچی چاودێریکردن و پارسەنگکردنی ئەو مەسەلانەش ئەنجام بدەین و مسۆگەری بکەین کە بەرپرسانی خۆجێی زیاتر دەسەڵاتیان بدرێتێ بە جۆرێک دەسەڵاتی نێوخۆیی لە نێو ئەو پارێزگایانەدا نەکەوێتە دەستی لایەنێک. دەبێت کۆدەنجی سیاسی تێدا بێت. ئێمە لەسەر ئەوە کار دەکەین. تەنیا پرسیاری ئێمە هەمانە ئەوەیە کە ئێمە ئێستا ئەومان پێویستەوە. ئێمە تەنیا ناتوانین هەرتیچک بخەینە سەر ئەو مەسەلەیە. بالیۆزی عێراق لە واشنگتن لوقمان فەیلی گوت بەری ڕەوشا مووسڵێ بگەهتە vê قۆناغی هۆشداریژی هەبوو. داعش نەدیار دەکا بە ڕۆژ و شەوێکی بوو. داعش مەسەلێک نییە کە بە یەک شەو سەری هەڵدا بێت. دەمێکە داعش لەوێ بووە و دەمێکە لانی کەم لەلایەن سیاسەتوانانی هەریمەکەوە پشتیوانی لێکراوە. لانی کەم سەرەتای پشتیوانی ئەو سیاسەتوانانە لە داعش دەبینێت. خەڵک لە پێشتا سەرنجیان نەدەدایە، بەڵام ئێستا سەرنجیان داوەتێ. ئەگەر ئێمە باسی تونڕەوی دەکەین دەبێت وەک کۆمەڵ باسی خاشەبەرکردنی هۆیەکانیش بکەین. لە ڕوانگەی ئەمریکاوە ڕەنگ بێت هیچ زەڕەشەیەک بۆ بەرژەوەندی ئەمریکا نەبێت، ئەوە باشە. بەڵام لە هەمان کاتدا ئێمە وەک عێراقی نامانەوێت هیچی تر کردداری خۆکژی ڕوو بدات. ئێمە دەبێت ڕیشەی مەسەلەکان باس بکەین و ئەگەر ئێوە گۆڕانی باشی کۆمەڵەتیتان دەوێت ئەوە هەڵبات پێویستیان بەکات هەیە. برسفەیلی گوت ئەم منێکارین ئەمریکا و هەفپەیمانین وێنە دلێدانە ئارمانجین داعشدا لە عێراقی چووکو پێشکەتناوێ ڕاگرتیە و ئەو دقۆناغا بەڕەوانیە دەیە.
Their strikes provides a dimension we didn't have. ئەو هێرشانە ڕوانگەیەک بۆ ئێمە دابین دەکەن کە پێشتر نەمان بوو یان وەک ئەو کات بەهێز نەبوون چونکە ئێمە توانایی سنووری ئاسمانیمان هەیە هەروەها یارمەتی بە ئێمە دەکات بەرەو پێش بچین ئێمە دەبێت هەوڵەکانمان لەگەڵ هێزی سەرزەوی زیاتر ڕێک بخەین بە چە شتێک هاواهەنگیمان لەگەڵ یەکتر هەبێت لە پەیوەندی ئەو ناوچانەی کە داگیر کراون ئەو ئامانجانەی کە هێرشی دەکرێنە سەر ئەو ناوچانەی کە دەتوانین بیان گرینەوە ئێمە هێزی تایبەتیمان هەیە کە دەتوانن حریمەکان سەر لە نوێوە دەست بێننەوە ئێمە دەبێت لەشکرێکمان هەبێت کە بتوانێت ئەو ناوچانەی کە دەیگرنەوە بتوانن کۆنتترۆلیشی بکەن ئێمە چاولات سەقامگیری دەکەین کاری زیاتر هەیە کە دەبێت ئەنجام بدرێت ئێمە ڕێز لەو هەوڵانە دەگرین کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەنجامی دەدات ئێمە پشتیوانی لێ دەکەین ئێمە پێما وایە هاوپەیمانەتی ئێمە پەرشی ئەستاندووە بەدیدێکی درێژخایان چاو لە مەسلەکە دەکەین ئێمە دەزانین کە ئەمریکا چاو لە استراتێژی درێژخایان دەکات بەڵام ئێمە پێویستە دۆخی ئێستا چارەسەر بکەین هەرچی زیاتر ئێمە داعش بەجێبێڵین کارمان پێی نەبێت ئەوە ئەوان دەتوانن ئەندامانی زیاتر بۆ نێو ڕیزی خوان ڕابکێشن ئەوە گرفتی سەرەکی ئێمەیە کە هەمانە واتە شەڕمان لەگەڵ کات هەیە پێم وایە ئامانجی زۆرتر هەنە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت هێرشیان بکاتە سەر بەڵام ئێمە دەبێت ڕێکیان بخەین بالیۆزی عێراقی دیار کرد و وڵاتی وی دکارە شەڕی ڕێخستیا دەولە ئیسلامیە بکە لێ پێتیڤی بە ئالیکاریە ئەمریکا هەیە و نەخشەیەکی درێژدەم ji bo binbirkirina egerên durustbûnawê. The ideology aspect of it is not just in the region. You have it in Bradford in England and you have it elsewhere. ئایدۆلۆژی داعش تەنیا هەر لە هەریمەکەدا نییە بەڵکو لە برادفۆردی ئینگلستان هەیە و یان لە شوێنی دیکەی هەریمەکەشدار هەیە بۆیە دەبێت چاو لە دادوەری کۆمەڵایەتی بکەیت چاو لەو دیدە بکەیت کە چلۆن ڕیشەی هۆیەکان چارەسەر بکەیت دەکرێت چەندین هۆ هەبێت و چەندین ڕێباز بۆ چارەسەرکردن هەبێت لە ڕوانگەی ئێمەوە دەبێت ناوەندەکانی ئێمە هەمان ئاخاوکردنیان هەبێت لە پەیوەندی ئەوەی کە چی ڕووی دەدات بۆ وێنە ئەوەی داعش ئەنجامی دەدات بە ستاندارد و پێوەرەکانی مرۆڤایەتی و نێونەتەوەی ستەمکاری و بەدکاریە ئێمە دەبێت نووسۆگەری بکەین کە فتوای دینی لە دژی ئەوان ڕوونە لە ئێستادا هێندێک کەس دەبینن کە داعیشی وەکو داکۆچیکارانی هێندێک خاوەن بیر و باوەڕ دەبینن ئیسلام نابێت هیچ کات لەلایەن داعیشەوە بە بارمەتە بگیرێت ئەوە هەڕەشەیەکە باخەکانی مرۆڤایەتی دەبێت ماکە و بناغەی سەرەکی بن زۆر هێنان بۆ خەڵک بۆ ئەوەی لە ئاینی وەربگێڕی نابێت ڕۆ بدات ناکرێت پەسەند بکرێت هەڵبەت ئەوەش لە هەریمێکدا وەک عێراق سووریا لوبنان میسریا جێگاکانی دیکە کە فرعاینی جۆرا و جووری تێدایە بۆیە ئەگەر وابێت هاوپەیوەندی کۆمەڵایەتی قەت ڕوونادا دەدەمێکدا ئەو جوورە ئاخافتنانە برەویان پێ بدرێت و پشتیوانیان لێ بکرێت لقمان فەیلی بالۆزی عێراقی لە واشنگتن باوەڕ دەکەن ئەڤە بە شەڤ ڕۆژێکی بەداوی ناهێتن ئەو پێواژوویەک خەتەرا بەهێزە دەبێتن هەرێمی سەر و بن بکەتن دەبێ ئەو بێت ڕاگرتن و هەر ئەڤەیە زەحمەتیا لە پێشمە نەشکاندنا دەولە ئیسلامیە بەهێزا چەکی بەرنامە بۆ پێکەنانی هێزەکی چەکدار لە خێڵ و حەشیرەتەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی لە عێراق هەروەها دێت و سرنجی سونەکانی عێراق ڕادەچێشێت کە یەکەم جار پێشوازیان لە جیهادیەکان کرد بەڵام دواتر بەهۆی دڕندەی دەوڵەتی ئیسلامی پاشگەز بوونەوە ئەوەش بەپێی راپۆرتێکی کریستیان ساینز مانترە کە تێیدا هاوبەری ڕەوشی ئەمڕۆ بە چەند ساڵ لەوە پێش دەکات کە لە سەرەتا سونەکان پێشوازیان لە ئەلقاعیدە لە وڵات کرد بە دژی داگیرکردنی ئەمریکا و حکوومەتی زۆری نەشیە بەڵام دواتر کە ڕووی ڕاستەقینە ئەناشکرا بوو بە پشتیوانی ئەمریکا هێزی سەحوەیان پێکهێنا مەتەبەر مەسەلا چەکردنە یان پر چەکردنە ئێل و عەشیرەتان یان شەڕڤانین خۆجیدی عێراقیدا پشتنیازێکیان گوتنێک بوو سەرۆک ئۆباما لە دەمی بڕیار دایک و ئێریشان بکات سەر عێراقی فڕۆکان پشتی گرتنا شنگالی هاتە گوتن ئەوجا عێراقیان هەلبەت هەلوستی خۆ هەیە نەدژی وێنە بەلکی دەبێژن دەخوازن ئەگەر وتوێژار گەل فەیلی داژی ئەم بالۆزی عێراقی لە واشنگتن بەحسێنە دەکاتن ئەو نەدژن ئەوەی بکن ئەو کاری لەسەر دکن بە بەرنامە دەبێن بکن و بە شێوەیەکی پرۆفشنال بتن هەرچەندە عێراقیان گەلک بیرروباوەرین جودا جودا هەنە لەگەل وێنە بەلکی پشتی هێریشێن داعش لە سەرکێمانیان ئۆلی لێ عێراقی ئەندامن کۆمەڵا تیرۆریستی گەلک پێشێلیên مەزن دژی مافی کێمانیان دی عێراقیداکردن کۆمەڵا مافین کێمانیان کو بنگەهێوێ لە لەندەنە
گوتیە کوپڕانیە وان کەسینیان 12,000 قوربانیین سڤیل و ئەف ساڵ دی عێراقی هاتی نەکوشتن بە دەستی وەی کۆمەڵی هاتی نەکوشتن بە دەستی داعش هاتی نەکوشتن ئەزانام ترگەن بڕێڤەبەریان ڕێڤەبەری ڕێباز و پەیوەندیان کۆمەڵا مافین مرۆڤان کارل سۆدربەرگ کردیا مەسەلا مافرکیمانیان متەبەر لە عێراقی کەفنە نەبەست نووە ینی ئەو نەهات بێژن و بەحسی شتێت کەون چت کرد بەڵێ دەخی زۆر ڕاستە و ڕێکخراوە چەند ساڵە شتەکان تۆمار دەکات ئەو کوشتن و ئەو بە ئامانزگرتنی کەماتەکان باز دەکاتن و سرنجڕاشێک دەڵێمە شتێکی تازە نیە چەندین ساڵەوە کراوە و ئەوەی زۆر لام سرنجڕاشێش بوو دەڵێت تەنانەت بەمەبەست ئەو شوێنانەی کە کەماتەکان تێدا دەژین گەشیان نەسەندووە و لە پەروەردە بوو نمونە بێبەرە بوونە ینی دوای ڕخنەیەکی لە حکوومەت دەگرێت دەڵێ یان ناتوانیتن یان ناهێوێ بیکاتن کە ڕەوشی کەماتەکان دروست بکردن حکوومەتی ئێستا عێراقا بەڵێ ئەوجا ئەم بزانین کە کارل چا بەحسی راپۆرتا خۆ دەکات. Over the course of the past months, we've seen 1.2 million people displaced as a result. Di meha dawî de 1.2 milyon kes li Iraqê ji cih û warên xwe hatine derxistin di encama şer de. Ev jî jimara kesên hatine derxistin digihîne 1.7 milyon kes ji destpêka vê salê de. Jimara kesên kuştî jî gihiştiye 12,000 kesan. Ev jimar bi du caran ji jimara kuştiyan ya sala borî bêtir e. Helbet em nikarin piştrast bikin çi qas xelk ji wan kuştiyan ji grûpên kemîneyan tên. Ji ber ku gelek nasnameya xwe ya neteweyî û olî vedişêrin da ku xwe biparêzin. Lê problem ew e ku piraniya şer û pevçûnan li hinek deveran pêk tên ku bi xwe deverên dîrokî yên kêmnetewanin. Wekî mînak, lê nînewa nîvê kesên ku hatine veguhestin ji wir hatine. Di vê raportê de em dixwazin balê bikişînin ser rewşa kemîneyên biçûk wekû sibî û mendayî. Ewên ku jimara wan li hemû Iraqê 5,000 kesin. Anku civakên wekû van ku bi hezarên salan nivêj û ola xwe birêve birine, niha li jêr gefeya nemanê ne. بەڕای جەنابەت بۆچی کەمایەتەکان ئەوا دەبەر مەترسی دانا؟ I think there are several reasons for this. One reason is that Ez bawer dikim çend sedemên vêyekê hene. Yek ji wan ew e ku piraniya van kêmnetewan peywendiyên siyasî nînin ne jî mîlîşiyayên wan yên leşkerî hene da ku wan biparêzin. Lewra ew dibin armanceke hêsan. Ev yek bêtir di nav sibî û mindaiyan de peyda dibe ji ber ku ola wan li wan qedexe dike ku çekan hilgirin. Vêca ew bê parastin dimînin. Sedema din jî ew e ku kêmnetew lê devernan dijîn ku xwedî girîngiyeke stratêjî ne. Ji ber vêyekê jî ew dikevin nav hêlên şer de. پاشەوەی ئەوەی بەسەری یەزیدیەکانەوە هات لە دوای هێرشەکانی داعش یەزیدەکان ئێستا خۆیان بە تایبەتی گەنجەکانیان چەچیان هەڵگرتوونە ینی وان لاتۆ کە خۆیان بپارێزن متمانە بە سیستم نەماوە ئایا ئەوە ڕێگایەکی باشە بۆ عێراقەکی فرە نەتەوە و ئاین و فەرهەنگ کە بەو شێوەیە هەموو لایەک ملیشای خۆی هەبێت؟ Well, of course, as a human rights organization, we cannot advocate. وەکی ڕێخستنەکە مافێن مرۆڤ ئەم نکارن ڕەکلامێ ji بۆ tiştekî wisa bikin kevî ku ev yek baş têgihiştin ji ber rewşa heyî. Lê di raporta xwe de em hinek pêşniyaran datînin pêş hikûmeta Iraqê, hikûmeta Herêma Kurdistanê û civaka navneteweyî. Pêş her tiştî er ku berpirsiya hikûmeta Iraqê ye ku hevwelatiyên xwe biparêze û divê ew di vî warî de gavên konkrît bavêje. Bo nimûne divê ew rê bide dadgeha navnetewî ya tawanan ku desthilat di vê rewşa heyî de hebe. Divê ew her wiha êrîşên li dijî kemîneyan vekolîn bike û kesên berpirs bide dadgehkirin. Attacks against minority communities and prosecute those who are culpable. بەپێی راپۆرتی جۆرا و جۆر زیاتر لە 4,000 ژن منداڵ و کچی یەزیدی هێشتاش لەلایەن داعش گیراون. چ بۆ ئەو کراوە بۆیان و دەبی چ بکرێتن ینی چێ لێ بەرپرسیارە؟ Yes, that's right. We've seen those reports as well. Erê rast e.
مجی ئەو راپۆر دیتنە ئەس باوەڕ دەکەم divê zorî li Daeş werekirin da ku ew jinên revandî werin azadkirin. Lê wekî rêxistineke mafên mirov em nikarin banga bikaranîna hêzê bikin. Rêkên qanûnî hene em dikarin bi wan kesên mafên mirov binpêkirine bidin dadgehkirin. زۆر لە چالاکوانەکان بە تایبەتی یەزیدەکان زۆر ناومێد بوونە کە حکوومەتی عێراق بە تایبەتی هیچی نەکردووە بۆ گەڕانەوەی ئەو کەسانە یا ئەوانەی لێبەر پرسیار بوون. Yes, we are doing this, and that is exactly why we issued this report. We launched it. بله ام ویکه دکن و جبر وها جی ما راپورت بلاف کرد. مدوه لبروکسل راگهان داکو بانگی لپارلمانا اوروپی بکن و داکو ام باله بکشینن سرویروشه. دوی ام بینن بیرا خواه کو اف نروشکنویه. اف بویا چند سال کمینه لعراق راستی مطرسیه هاتنه. ایریشن تند لدجیوان هاتنه کرن. ویجا او گلکی لاواز بونه. تشتاکو چه بویه؟ او کو کسین ایریشی کمینه اندکن آزادی و بی ورن جزاکرین ویکی بردوام دکن. حکومت عراقی تشتک دوی درباری ده نکریه. دوی حکومت تشتکی بکه داکو وی جنگه تنه بکه. Are not being brought to justice, and it is that climate of impunity that the Iraqi government must take steps against. بە هەموو ڕێزمەوە بۆ قسەکانی جەنابەت ڕاستە چەندین ساڵە کەماتێکان وەبەر شاڵاوی پەلامار و کوشتن و فرفاندن دراون تەنانەت بە زۆری کۆچیان پێکراوە بەڵام ئەوەی کە دەبینی بەسەر یەزیدەکان هاتووە بە تایبەتی بەسەر ژنانیان هاتووە لە مێژوودا وێنەی نەبووە ئەگەر هەش بێتن من ئاگادار نیم. I think what we're seeing is that there are different patterns emerging in terms تشتا ام دبینن او کو داعش گلک شیویان بکارتینه به هر گروپک کمینهان را. ویجا تو راز دبیجی رواندنین مزن و برفره در حق ایزیدین سیویل هاتنه کرن. میرو کور تین برن و پاش تین کشتن و جنجی وکو کولین سکسی تین برن. اف جی شیویک کو هاتیه هولی. البته اف گلکی خنباره. جبو کریستیانان جی شیوەیەکی دن تێ بکارئانین. دەما داعش دکەوە گوندێکی کریستیانان ده ئەو باجەیان ji malbatên کریستیانان dixwazin li jêr gefeya kuştinê. Vêca gelek taktîkên cuda bi civakên kemîneyan re tên bikaranîn. Ev hemû bixwe binpêkirinên cidî yên mafên mirov in. کارل سودربرگ بەرپرسی ڕێباز و هەروەها پەیوەندی لە ڕێکخراوی نێونەتەوەیی مافی کەمایەتیەکان سپاسی جەنابەت دەکەم بۆ ئەم گفتوگۆیە. gelek spas kêfxweş bûn vêya xaftinê. حکومەتا پڕانیە شیعەیان لە عێراقê شەڕان لە دژی میلیتانên ئیسلامی دیکن دێ تاقینا بۆمبایاندا لە بەغدا و لە دۆروبەرên wê îro sêşem 19 kes hatîne kuştin. Wezîrê Berevaniya Brîtanya dibêjtin firokên bê firokevan yên hêzên melekî dê dest bi komkirina zanyariyan bikin ji esmanê Sûriya ji bo berfirehkirina kiryarên li dijî militanên İslamî li Iraqê. û serokê Îranê Hesen Ruhanî piştevaniya welatê xwe ji bo Iraqê diyar dike di şerê Daeş de dubare dike wî gote serokwezîrê Iraqê ku seredana Tehranê dike ji roja yekê û heta niha jî Îran piştevaniya Bexda dike. Gelo biryara Tirkiye ku rê bide Kurdên Iraqê derbasî Kobanê bibin. Çawa li cem Kurdan tê pêşwazîkirin û çi dibêjin ji bo gihandina çek û alîkariyan ji bo şervanên Kurd li Kobanê. Ji bo bersiva van pirsyara û çend pirsyarê wî niha digel min çalakvanê Kurd Kak Umer Paçal. Kak Umer gelek bi xêratî. Merhaba, spas. Carê berî her tiştî deng û basên şer li Kobanê çi ne? لی ایرو روژا سی هفته‌ای لشهر بردوام دکه لی ایرو از باور دکم شرکی پردس دجوار بردوام دکه ل جبهه روجلاتی لی تی گوتنی ل چکی آمریکای دانه شروانی یپگی ایرو به وان چکا به کار دکه سردایشی ل دو ساعت برگا ویجی ل بالافری کوالیسیونی دیسا بومب کرنه ل شهر هی گرانه هی بردوام دکه هیلا روجلاتی.
کوبانی تورکیا و هەلوەستی وێک و گوتیە ئەوێ ڕێ بدا کوردین عێراقی پێشمەرگە دەرباز بن دەڕیا تورکیا ڕا بگەهن کوبانیش بۆ ئالیکاریا پەیەدێ ئەو چ هێزن چ بەحس هەیە چشتی نو هەیە پشتیوان گوتنە ئەرێ وەزیری دەرەوە تورکیە چاوشۆلی ئیرۆژی دو ساعت بەریا بێجی خەبەردا گوت ئەم هێسەر بێک دەخەوتن ئەم دەخوازن کوردۆرێکی ڤەکن بۆنە پێشمەرگی باشووری کوردستانی دەربازی کۆبانی من لێ ئەس باوەر ناکەم هێ نات شتێک خۆلی ئەشکەری تونە ئەف گوتنەکە نا تورکیا دخوازە بێ گوتنێ بکار بکە لە بێژە کوالیسیۆنی بێژە وڵاتی دەربا بێژە کووردا ئەم کار دکن خەوتن ئەم دخوازن ئالیکاریە بکن لێ تشتێکی نوێە لێز باوەر ناکەم تشێک دەکەوە خۆلی تورکی ناخوازە ئالیکاریکە مەزن لە گەلی کۆبانی یەپەگی بێکردنی ئەگەر جی تورکی تشتێکی هاف بکە یە هەژمانێکە پر بچووک بدە باش ئەو هێزوێکی بن ئەگەر حتا بچووکژی بن وێ چ کەس بن ئەرێ دەبێژن یانە گەلی ینی جوانی کورد جوانی ڕۆژاوای کورد ئەوێ نها لە باشووری کوردستانینە لەوانە لە 2 ساڵە وانەوێ لە ئامادیا خوکردنیە لە ئامادیا کارێ لەشکری کریە لە ناوە هەژمارەوانە ناوە 2000 تێگوتنی ئەوانە دوێ دەخوازن دەربازی کۆبانی بن باشە ئەم بەحسی وێ ئالیکاریە ئەمریکا بکن کورتوزانی بەریدشەوا ئەمریکا بفڕۆکن ئەمریکی ئالیکاری گەهان کوبانی چەک دەرمان دیارە خوارن دیارە تەقەمەنی وەکو دیبێژن گەهایە شەڕوانین کوبانی ئاگەهی لەسەر وێ هەنا وە چ باوەری لەسەر وێ هەیە ئایا نیشانەکە و ئەمریکا بتر گرنگیە دەدا کوردان بتر دوێ ئالیکاریا کوردان بکە ڕاستە نیشانەکە سانە ئەمریکا خوش دخوازە تەکلیە خۆ و لە کوردی ڕۆژەوا لە خۆرد بکە لە مەزن بکە لە ئالیە دیژی کەسێک تونە لەسەر هەردێ کەسێک تونە ئالیکاری کوالیسیۆن ئەمریکا بکە کورد نەها هێزین هەری خۆرد هێزین هەری مەزن هێزین هەری شەروان دەکارن شار بکەن کوردن هەری سێکولەر لە وڵاتی ئەمریکای دخوازە تەکلیە بکە کوردن لە ئەمریکا ژێ زانە نەها دخوازە ئالیکاریە کووردا بکە کووردا خورد بکە لە تەکلیە و کوورداژی دا پێشتا بخە باشە تکلی کووردا بخوات زانی بەری چەند ڕۆژان ساڵح مسلم هەفسەرۆکی پەیەدێ لە هەولێری بوو دەگەل سەرۆکیاری ماکوردستان عێراقی و دەگەل پارتیین دین ڕۆژئاوا کۆم بوو چ بەحس هەیە نها امش زانن نابرا پارتی کرد روجاوا لنارکوکی هنه 2 سال 3 ساله تو آنها چرسری و نارکوکی نکرد ل بریجی تشتک بول دنچتن نکته هولی لنها از باورد کم آمریکا جد خازه ل چرسری کی نوا هم آمریکا دخازه همش همو پارتی کرداجی ل اوجی وانا یک انجام کوبانی برخودان کوبانی درخسته هولی اگر کرد ایرو ببینه اگر کرد ایرو یکنیا خود چه بکن الولات دروا کوalisyون آمریکا جد خازه آلیکاری بده کردا اوجی فرصته که درفته که پرمزنه بونه کردا لاز کردج وی دوینن لنها از باور دکم لسدی حشتی سدی نودی گشتنه قناحکی لحمو پارتی کردا لنها لباشوری کردستانی لدقازن از باور دکم تشتکی الشکره ی درکوه ولی درکوه لیکنیا کردای چه ببه وکی چی تشتکی اشکره وکی چی تشتی هری مازن بریجی ل لرخصتنا کردا روجاوا نها پیاده دخواست دگو بر هرما کردستانی پارتی کردستانی ل استاتویا روجاوا ل کانتون روجاوا بر قبول بکه ل وقتی که مزن ل هرما کردستانی قبول ندکر یعنی قبول ندکر چی دان به هبونا کانتون ندکر اری یعنی قبول ندکر یعنی ویداری رخصتنا که ویداری استاتو چکرنه کانتون آوا کرنه رخصتنا هیا ل پیاده دخواست به افریقستان به ناز کردنی نه ناز دیکن پشتیبان به نگاه هدیتنی ل باشوری کردستانی در کته هولی ل هرما کردستانی و پارتی کردستانی دنیای روجاوا و استاتوی و رخصتنی قبول دکه چه پر مزنو نابرا کردادا باشه کاکومر ل کانتون اندی ل جزیره ل افرینی چی دی با چاو روش لرشا کانتون دیجی له نهات لافرین شهر تونه نها ل کانتون جزیره ل سریکانیه ل کانتون جزیره باجری هری روجاوا ل اوه سریکانی و دری شهر بردام دکه نابرا یپگی و چتن دایشی شرکی دجوا بدج بردام دکه ل نها شری هری مزن بونا کردا ل
کۆبانی بەردەوام دەکەن. باش ئاگاداری دەنگ و باسایی و هەلبەت پەیوەندین وە ئەون چه ئاگاداری وان چەکانە و گەهاین جارێکە دووبارە ڤەتگەرمەوان ئەو چه ڕەنگە چەکن و ئایا ئەو چەک چاوی بن کارینان ئایا وەی کارە بن چەکی نونە یان کەڤرن یان ئەو چ ژێزانن خود یعنی وی سر وی تشتکی هیچ تشک در نکتیه اولی لی داری راپوری تکرن لی یپگی دو بحث کرنو لی چکی گرانج ناو دهنه چکی نوجی ناو دهنه لی اف چکا لی هرما کردستانی لی ناو سری یعنی هرما کردستان شاندیه لی اری بالافری آمریکا آنینه لی چکی هرما کردستانی نه هرما کردستان چک شاندنه لی ام خود چکی ها در نکتی هولی چی چکا و هجمارن چک سلاح چانن لی از باور دکم یه بنا شروان یپگی کوبانی آلیکاری که پر مزن بدوانا. کەکی عمر پەرچاڵ چالاکوانی کورد لێرە لە واشنگتن ئەس گەلکی سوپاس دەکەم دەستیتە خۆش هیدارم هاتن و چە ناخۆش منە بڕی دەست خۆش بەهای نەفتێ لە جیهانی باش هاتیە خواری و ڤاکۆلینەکە بانکە جیهانی نیشان دەدا کو ئەف ساڵ و بەلکو ساڵا بێتجی ئەو بەها نزم بمینان جێدەرێن هێز و تهنیا یا سوتەمەنیێ ببن یانجی هەرزانیە وان ژێدەران دبن ئەگەرا بەهێزبوونا ئابووری لە جیهانێ لێ شارەزا باوەڕ دکن و بەهای نزم یê سوتەمەنیێ وزە و نەفتێژی دیسان دبن ئەگەرا گرژیên سیاسی ku peyda bibin li cîhanê û her wesa ziyanê digehînin kardar û bazirganên vî kertî. Bi tir şirove di vê raportê de bibihîsin. بازاری نەوت ئەوە بەدی دەکات بەرهەمهێنانی زیادی کردووە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانەوە هەرکە تەکنیکە نوێیەکان بە شێوەیەکی یەکجار زۆر بەرهەمهێنانی نەوت زیادی کردووە ئەمە بە پێی ئەدوارد تۆرەزانسکی پسپۆری ئابووری و سیاسی لە زانکۆی لاساڵ کە بە ڕێگای سکایپەوە قسەی کرد. گۆڕان لە بازاری وزەی جیهانی هەروەها شڕۆڵێکی کاریگەری لە جۆغرافیای سیاسیشدا دەبێت. ئەو گۆڕانکاریە لەو دەمەدێت هەرکە شارەزانی ئابووری دەڵێن هێوربوونەوەی گەشەی ئابووری لە ئەوروپا و ئاسیا بۆ تەمایەی کەمبوونەوەی داواکاری وزە لەو دەمەی کە بەرهەمی نەوت زۆرە. ئەو دووشتە بۆ تەمایەی دابەزینی نرخەکانی نەوت هەرکە پارەی کەمتر خەرج بکرێت بۆ وزە ئەوە پارەی زیاتر بۆ خێزانەکان دەمینێتەوە بۆ کڕینی کەلوپەلی پێویستی و خزمەتگوزاری دیکە هەروەها بتەوکردنی گەشەی ئابووری بۆ زۆر لە وڵاتان بەڵام دابەزینی نرخەکانی نەوت بۆی هەیە ئابووریەکان و دەسەڵاتی سیاسی هەناردەکەرانی نەوت لاواز بکات وەک عەربستانی سعودی و ئێران و رووسیا. ئابووری رووسیا لە ڕاستیدا ئێستا بەرەو ڕووی گەمارۆکانی ئابووریە بۆ سزادانی مۆسکۆ لەبەر ڕۆڵی لە ئۆکرانیەدا. لێکۆڵەرێک لە وزەی استراتیژی و توێژینەوەی ئابووری دەڵێت دابەزینی نرخەکانی نەوت بۆ ماوەیەکی درێژخان کۆشەکانی سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین ئاڵۆز دەکات بۆ ڕاگررتنی دەسەڵاتی سیاسی ناوخۆ. مایکل لینچ لێکۆڵەری وزەی استراتیژی و ئابووری. Longer term, I think the combination of sanctions and weak oil prices are going to put pressure on him. بەرزبوونەوەی بەرهەمهێنانی نەوت بەهۆی تەکنیکەکانی وەک دەرهێنانی نەوتی کەوا بەڕێگاکانی دیکە لە دەست دەچن بەڵام بە خەرجێکی بەرزتر کۆکراونەتەوە لە نێوان 50-80 دلار بۆ هەر بەرمی لە ناوتێک بەرزی تێچوون و نزمی نرخەکانی لەوانەیە ئەو شێوازانە وا لێ بکات خازانجیان نەبێت. ئەمە بە پێی پیتەر ڕێگبی لێکۆڵەری ستاندەرد ئەند پور. بەرهەمهێنانی نەوتی وڵاتە یەکگرتووەکان لەوانەیە دابەزێت ئەگەر نرخەکانی دابەزێتە خوار تەنانەت ئاستەکانی بەرهەمهێنانی نەوت لە زەویە بەردەڵانیەکاندا. بەدیلەکانی وزە وەک سەرچاوی باو خۆر بۆ نەوت ئەوانیش بۆیان دەردەکەوێت کە سەخت دەبێت پێشەبرچێ بکەن بۆ خستنەگەڕی دۆلار ئەگەر نرخەکانی نەوت دابەزنە خوارێ و لەو ئاستە بمێننەوە. مایکل لینچ دەڵێت لەوانەیە ئێمە بچینە سەردەمێکی نوێی کەمبوونەوەی خەرجیەکانی وزەوە. و بهیڤیا شەڤە خۆش ژێ تەڤایە تەماشەڤان و بینەرین کورد کۆنەکشن را لێرە لە واشنتن ژێ دەنگی ئەمریکا و هەروەسا کەنالی NRT لە سلێمانیە ئەم هاتن دماهەیە بەرنەما ئیرۆ. هەتا شەڤە شەمبوویە دیگەینەیەک جارێکە دی ئەڤە ئەس دەخیلە شەمۆ و تەڤایە تیمێ کورد کۆنەکشن هیڤیا ساغی و سڵامەتی ژوەرا دکن. ئەف بەرنامە لەسەر ماڵپەڕن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا یانژی هەروەسا لەسەر ماڵپەڕین VOA News.com تێبەڵافکردن لەسەر فەیسبووکی بەڕامە دیسا تێدانین لەسەر تویتەری ئوندکارن ببن دۆستێن مە هەتا دیگەینەیەک هەر شاد و بەختەوەر بن.
خدا حافظ.